خۆراک یان خواردەمەنی مادەیەکی خۆراکیە کە بۆ حەزبردن یان تێپەڕکردنی برسێتی دەخورێت. ئەو خۆراکەش دەستکرد یان سروشتیە، کوڵاو یان نەکوڵاوە. ڕۆژانە لە نێو چێشتخانەکانی ماڵ و دەرەوەی ماڵ زیاد لە پێویستی هەرژەمەیەک خواردن و خواردەمەنی دروست دەکرێت کە لە پێویستی تاک و خێزان زیاترە. بەم هۆیەوە ڕێژەیەکی زۆر بە فیڕۆ دەدرێت و دەکرێتە ناو سەتڵی خۆڵ و خاشاکەوە. بە فیڕۆدانەکە بە جۆرێکە کە بەشی زۆری ئەو خۆراکە پاکە لە ناویدا سەوزە و میوەیە، بەبێ ئەوەی بەکار بهێنرێت فڕێ دەدرێت. جەوهەری سەرمایەداری بە فیڕۆدانە. ئەم جەوهەرەش لە بەفیڕۆدانی خۆراکدا دەردەکەوێت. دیاردەی زیادە ڕەوی و بەفیڕۆدانی خۆراک تەنها وڵاتە پێشکەوت و دەوڵەمەندەکانی نەگرتوۆتەوە، بەڵکو هەموو وڵاتانی جیهانی گرتوۆتەوە تا مەکینەی گەورەی سەرمایەداری هەمیشە بەردەوام بێ. بۆ بەشێک لە خەڵکی ئەم هەسارەیە دەستکەوتنی خۆراک ئاسانە، بەڵام بەپێی ئاماری پرۆگرامی خۆراکی جیهانی 828 ملیۆن کەس هەموو شەوێک بە برسێتی دەخەون. لە کاتێکدا لەسەر ئاستی جیهان هەموو ساڵێک 931 ملیۆن تۆن خۆراک فڕێ دەدرێت. بەفیڕۆدانی خۆراک بریتیە لەو خۆراکەی کە زیاد لە پێویستی خۆت ئەمێنێتەوە زیادە ئەکرێ لەبەر ئەوە کە ئەمێنێتەوە بەکار نایەتەوە جارێکی تر و فڕێ ئەدرێ. ئەمانە ڕێژەکان وامان پێڵێ کە لە سەتا حەڤەی ئەو خواردنەی کە یەتە ناو بازاڕەوە لە سەتا حەڤەی بەفیڕۆچێ. لەم سەتا حەڤەیە سەتا 62 لە ماڵەکانایە، سەتا 26 تقریباً لە شوێنی ئامادەکردنی خواردنەکان و دەرەوە ئەوانەیە، لە سەتا 13 لەو شوێنی فرۆشتنەکانایە. یعنی کە زۆر جار هەیە زۆر کەس هەستی پێ ناکە ئەم فڕێدانانەی کە لە دوکانەکانە ئەبێ کە ئەگەر قسە لەگەڵ بەقاڵەکانە بکەین ئەڵێ وەڵا ئەمەنە مەسەلەن سنووقێک تەماتەم کڕی یان 10 سنووقم کڕی 5 فرۆشرا 2 سنووقیم لێ خراپ بوو فڕەمیە، یان زۆر جار کە جاریوە هەیە مەجبورە بن تێکەڵی تازەکانیەکەنەوە زۆر جار تازەکانیش ئەبێ بەهۆی بەفیڕۆچوونیان. ئەمە وەکو یعنی ئامارە جیهانیەکان ئەمان پێ ئەڵێن. لەگەڵ ئەوەشا کە ئەگەر ئێمە بە پارە حسابی بکەین یان بە تەن حسابی بکەین 931 ملیۆن تەن ساڵانە خواردن لە جیهانە تقریباً بەفیڕۆچێ، کە ئەمە تقریباً وەکو کە حسابی بۆ کراوە. طبعاً لە جیهانە لە لای خۆمان ئامارەکان لە بروی ئاماری تەواویمان نییە، ناتوانین بزڵبت بڵێن ئەوەنە، بەڵام بەپێی ئامارە جیهانیەکان هەموو ساڵێک 936 بلیۆن دۆلار لە خواردنی بەفیڕۆچووە ئەڕوات. هۆکاری بە فیڕۆدانی خواردنەکانمان ئەگەڕێتەوە بۆ یەکەم ئیتیجاهاتمان، یعنی ئێمە بیرکردنەوەکانمان کە بیرەکەینەوە بە تایبەتی زۆربەی زۆری بە فیڕۆدانی خواردنەکان لەو کاتانەیە کە ئێمە کەسێک یەتە ماڵەکانمان یان میوانێکمانیت. لەم کاتەیە چیەکرێ ژمارەیەکی زۆر خواردن لێ ئەنرێ بەبێ ئەوەی کە بیر بکەیتەوە. یعنی خۆی زۆر جوانە، من حەزەکەم لە ئێرەوە بە بینەرەکان بڵێم پێویستە کە تۆ میوانێک داوەتەکەی کە یەت بۆ ماڵت پرسیارێکی لێ بکەی، بڵێ تۆ چییە خۆی؟ تۆ گۆشتە خۆی یا مریشکە خۆی یا ماسیە خۆی یان مەسەلەن برنجەکان شتێوەیە یان حەزت لە شێوەیەکی شلەیە بۆ ئەوەی من بۆت لێنم. لەبەرەوەی ئێمە پێمان عیبە ئەو پرسیارانە بکەین کە ئەمە ئیتیجاهاتێکی هەڵەیە لە ڕووی تەندروستیشەوە زیانمان پێگەیەنێت، چونکە خواردنی مریشک و گۆشت یان ماسی و گۆشتی سوور پێکەوە زیان بە گەدەمانەگەیەنێ. لەبەرەوە ئێمە کە خواردمان ئەبێت تەنها یەک جۆریان بخۆین کە بە تەنیا یا ماسیەکە بێ یا مریشکەکە بێ یا گۆشتەکە بێ. لەبەرەوە کە ئەنجا حسابی ئەوە کرێ مەسەلەن چەند نوع برنج لێ بنرێ کە بۆ ئەم زیادەیە دا ئەنرێ لەسەر سفرەکە لە بەرەوەی جاری وایە میوانەکە ئەسڵەن هەر هیچ کامێکیشیان ناخوا، یان چەند جۆرێک شلە لێ ئەنرێ کە ئەمە دوایی ناخورێ ئەخرێتە ناو سەلاجەکەەوە لەوانەیە دوو ڕۆژ بەکارە هێنرێتەوە دوای ئەوە هەمووی بەفیڕۆچێ. یەکێکیکە لە هۆکارەکان کە لە دەرەوە بە تایبەتی ئێستا لە هەندێک لە ناو خواردنگەکانە کە ئێمە پێمان عیبە قاپەکە پاک بێت،
یعنی هەموو شتەکەی بەردەستمان بخۆین ئەڵێن ئەبێ بمێنێتەوە خۆی لە ڕاستیە لە ئەتەکێتی جیهانیە ئەوە دروستە کە من لە هەر کاتێک کە چوومە مەطعامێکەوە یان خواردنگەیەک کە خواردنەکەم هەمووی بخۆم بەبێ ئەوەی هیچم لێ بمێنێتەوە ئەمە بە تایبەتی لە کوێ لەو شوێنانە یعنی لەو خواردنگانەی کە مەفتوحن کە کراون هەموو خواردنەکانی داناوە لەبەرەوە من کە ئەڕۆم زۆر جار هەیە ئەگەر هەستەکەم پارێکی زیاترم یاوە لەوەی کە من ئەیخۆم لەبەرەوە کە ئەوام لێ ئەکا کە زۆرتر تێکەم بەڵام کە مێشکی شوهایە مێشکی ئینسان لە ماوەی 20 دقیقە پێم مەڵێت تۆ تێرت خوارد تەواو لە ماوەیە لەبەرەوە لێکم جاریش کە من برسیمە ئەچمە سەر خواردنەکان زۆر تێەکەم جاری وایە یعنی حتا ئەتوانن لە ناو خواردنگە کراوەکانە سەیری پاشماوەی خواردنەکانیان بکەن لە بەرەوەی من برسیمەکە یەکەم جار ئەڕۆم زۆر ئەکەمە ناو قاپەکەمەوە کە ئەیهێنم شتێکی کەشە بینم شتێکی کەشە بینم لەبەرەوە لە هەمووی زۆر ئەهێنم هیچیشی ناتوانم بیکەمە نیوەی ئەوی تری کە ئەمێنێتەوە لە شێوەی پاشەڕۆ ئەمێنێتەوە ناتەندروستی بیرکردنەوەکان مەسەلاً من بیرەکەمەوە لە ماڵەوە ئەڵێم باش پارەیەکەم هەیە شتێکم هەیە بۆچی بۆ یەکێک لە سەبەبەکان کە ئەڵێن ئێمە یعنی تەسیری خراپی بۆ سەر باری دارایی ماڵەکە هەیە لەبەرەوەی کە ئەم خێزانە بیر ناکاتەوە بڵێ ئێمە چەند کەسین چەندێک خواردنمان پێویستە لەبەرەوە دائیمە ئەڵێ قەیچێکە با زۆرتر بێ ئەم با قەیچێکایە و با زۆرتر بێەوە ئەکا کە خواردنەکان بە فیڕۆ بچێ یعنی ئەوەنە لێ نندێکە بخورێ زۆر جاریش هەیە یعنی هەندێک کەس بەهەڵا هەریان لەسەر لە منجەڵەکە دائێنێ لەسەر لە شوێنێکی گەرما دوایی خۆش نییە ئەو خواردنە بخورێتەوە ئەگینا پاشماوەی خۆراکەکە کە ئەمێنێتەوە ئەگەر بە خێرایی هەڵبگیرێ یعنی خواردن تەنیا لە ڕووی زانستیەوە 2 سەعات بۆی هەیە لە دەرەوە بێ لە دوای ئەوەی کە لە دەرەوە ئەمێنێتەوە ئەبێ بخرێتە ناو بە فرگرەوە یعنی ناو سەلاجەوە دوایی هەر کەسێک یعنی مەسەلاً بە تایبەتی بۆ ئەو ماڵانەی کە ژنەکان لە دەرەوە ئیشەکەن ئەبێ چی بکە یعنی بەقاب لە خواردنەکە دەربێنن گەرمیکەنەوە نەک منجەڵەکە هەموو جارێک من مناڵەکەم سەعات یەکێتەوە یەکێکم سێتەوە یەکێکم چوارێتەوە هەموو جارەکان ئەم منجەڵە ئەم چێشتە گەرم بکرێتەوە و دوای ئەوەش کە ئەمێنێت ینی پاش زیاتریش دەرەهێنێ ئەویش پاش ماوەکەی خۆی ئەڕێژێ لەبەرەوە پێویستە دایکەکان زۆر بە وریایی بیر لە ئەوە بکەنەوە کاتێک کە دەست ئەی بۆ خواردنێ لەو کاتەوەی کە خواردن ئەکڕی تەنانەت یعنی من ئەگەر لە ماڵەوە 2 کەسین پێویست ناکە کیلۆیەک تەماتە بکڕم با نیم کیلۆ بکڕم نیم کیلۆ ئەکڕم ئەم نیم کیلۆیە بەپێی پێویستی ڕۆژانەکەی خۆم لە سەلاجەیە دای ئەنێم و ئەوی تری یعنی ئەوانی کەی بەکارێنم لەبەرەوە بیرکردنەوە لە کاتی لێنانە دیسان ئەبێ جارێکی کە بیر بکەینەوە بەپێی ئاماری نەتەوە یەکگرتووەکان لە جیهان نزیکەی 1 لەسەر 3 کۆی بەرهەمی خۆراکی بە فیڕۆ دەدرێت بە شێوەیەک لە 14 لە نێو کێڵگە تا دەگاتە ناو سۆپەرمارکێتەکان لە 17 لە نێو سۆپەرمارکێتەکان تا دەگاتە ناو خێزانەکان لە 11 لە ناو خێزانەکان لە 5 لە خزمەت گوزاریەکانی خۆراک لە 2 لە ئەنجامی بازرگانی کردن ساڵانە 1.26 ملیۆن کەس خواردن بە فیڕۆ دەدەن لەگەڵ بە فیڕۆدانی ئەو ڕێژە زۆرەی خۆراک ڕێژەی خەڵکی برسی بە خێرایی زیاد دەکات لە 150 ئەو خواردنەی بە فیڕۆ دەدرێت برسێتی جیهانی پێبنەبڕ دەکرێت دیسان ئەم یعنی ئامارەکان پێمان ئەڵێ کە بە فیڕۆدان لە هەموو جیهانەوە کوێک وایە یعنی لە هەموو جیهانە ئەو سەتا حەڤەیی کەوتن تقریباً وەکو یەک وایە بەڵام شوێنێک جاری وایە زیاتر یان کەمتر بەڵام لە کوردستانیشدا ڕێژەیەکی زۆر ئێستا ئەو ئامارانەی ئەو شەریکانەی کە خۆڵ و زبڵ خاشاک کۆکەنەوە لێرە هەمووی پێمان ئەڵێ زیاتر لە نیوەی ئەو پاشەڕۆیانەی کە هەیە خۆراکە کە ئەمە زیانێکی زۆر بەڕاستی هەم بە تەندروستی ئێمە ئەگەینێ هەم لە گیرفانمان لەبەر ئەوە ئەبێ هەموو خانمان بۆیە ڕووی دەمم زیاتر لە خانمانە چونکە خانمان لە ماڵەوە خواردن ئامادە ئەکەن بە ڕێژەیەکی زیاتر هەروەها ئەم قسەیەم بۆ خاوەن چێشتخانەکانیشە کە ئەتوانن ئەو خواردنەی کە ئەیهێنن مەسەلاً کە 2 نوع برنجی هەیە یان 3 نوع یان 4 نوع برنجی یا شلەی هەیە یان برنجی هەیە ئەتوانێ بیهێنێ بە کەسەکان بڵێ
بڵێ تۆ چنێک لەوانەیە مەسەلەن ئەگەر من و تۆ پێکەوە دانیشین تۆ دوو ئەوەنەی من برنج بخۆی من نیو ئەوەنە یان جاری وایە مناڵێکە بەڵام کە داوای نەفرێکەکە هەمان ڕێژەی خواردنی بۆ هێنرێ ئەگەر لە منجەڵا بهێنرێ و پێم بوترێ مەسەلەن من کەمتر ئەخۆم لەوەی کە تۆ ئەیخۆی لەبەرەوە ئەو کاتە ڕێژەکە کەمەکرێتەوە لە جیاتی ئەوەی شلەکە من 4 نوع شلم بۆ بهێنرێ ئەتوانرێ لێم بپرسێ چ جۆرە شلەیەک زیاترە خۆی لەوانەیە با من 3 هەڵبژێرم با من 4 هەڵبژێرم لە شلەکە زیاتر بخۆم بەڵام برنجەکە کەم بێت. لە راپۆرتێکی ڕێکخراوی خۆراکی جیهانی فاو لە ساڵی 2021 هاتووە عێراق لەو 45 وڵاتەیە کە پێویستی بە خۆراکەیە لە هەمان ساڵدا مانگانە خۆراکی گەیاندۆتە 849,000 کەس کە لە ژێر هێڵی هەژاریەوە بوون لە نێو ئاسیای ناوەڕاستیش پلەی دووەمی وەرگرتووە لە بەفیڕۆدانی خۆراک بە جۆرێک ساڵانە هەر هاوڵاتیەکی عێراقی 120 کیلۆگرام خۆراک بەفیڕۆ دەدات نزیکەی 5 ملیۆن تۆن خۆراک فڕێ دەدرێت پێویستی بە زیاتر لە 6 ملیۆن تۆن گەنم هەیە بودجەی بەشە خۆراکی مانگانەی لە ساڵێکدا دەگاتە نزیکەی 4 میلیارد دۆلار بەڵام ساڵانە زیاتر لە نیوەی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان بەفیڕۆ دەدرێت. سەبارەت بەبوونی چێشتخانەکان تقریباً 1100 چێشتخانەمان لە سنووری پارێزگای سلێمانی 1100 چێشتخانە و خواردنگە و فاسفود و کافێمان لە سنووری پارێزگای سلێمانی هەیە. لە هەموو چێشتخانەکان خواردن تەمەن بەفیڕۆچێ هەم ئەوەی کە ئەمێنێتەوە لە چێشتخانەکانە خەسارە بێ هەمووی کە لەسەر مێزەکان خۆ دەزانی زۆربەی کات جاری وایە کە کەسێک داوا دەکەی پێت شەرم مەسەن خواردنیادوونەوە یاسێنەوە داواکەی لی خەسارە بێت طبعاً لە هەموو شوێنێک بەزایەچوون و خەسارەبوون هەیە لە هەموو مەطعەمەکان هەموو شوێنەکەیە. سەبارەت بە فیڕۆدانی خۆراک هیچ ئامارێک لە بەردەستانی هیچ چێشتخانێک ئاماری نییە خۆتان نەزان بازاڕەکە بازاڕێکی سابت نییە بەرز و نزمەکە زیا و کەمەکە لەبەرەوە هیچ لەوانەیە ئەمڕۆ زیاتر بێ بەیانی نیسبەتەکەی کەمتر بێ فەرقەکە ڕۆژ بە ڕۆژە گۆڕێ وەکو ئامار نەخێر هیچ ئاماری لە بەردەستانی. پاشماوەی هەر تاکێکی باشووری کوردستان 4 هێندەی ستانداردی جیهانیە هەر تاکێک ڕۆژانە زیاتر لە 1 کیلۆ و 200 گرام پاشماوەی هەیە بە پێی ئاماری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕۆژانە 7500 تۆن زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە کە زیاتر لە نیوەی پاشەڕۆی خۆراکیە. بەڵێ ڕۆژانە خۆراکێکی زۆر لێرە لە مەطعەمە ئەمێنێتەوە پاشماوەی خەڵکەکەیە ئێمە دابەشێکەین بەسەر 3 شوێنە سەرەتا ئەوەی کە نانە بابەتی نانەخەینە مێرەوە ئیسفادەی لێکرێ بۆ هەنێ شوێنی تر و ئێرە بابەتی نایلۆن و شەکانەکەی نێرەوە خۆراکەکانیش برنج و گۆشت و ئەو شتانە ژەکرێتە ئێرەوە نانەکە هەنێ خەڵک پێویستێتی بۆ ئیشی ئاژەڵداری ئەو شتانە لێ خەڵک پێداویستەکانی خۆی پێ پڕەکاتەوە لەوێ خۆراکێکی باشە وەڵی عەدەد نەکراوە کە چەندێکە بەس زۆرە تەقریبی 15 بۆ 20 سەتڵی ئاوا ئەڕژێ هەموو ڕۆژێک هیچ شوێنە ئیسفادەی لێ ناکە تەنها ئەوە نەبێ کابرێتە دەرەوە و فڕێیرێت. کاریگەریەکانی بەفیڕۆدیانی خواردن یەکەم بۆ خێزان بۆ لە ڕووی اقتصادەوە یعنی من ئەو خواردنەی کە بەشی هەفتەیەکم بکات لەوانەیە ئەگەر بەفیڕۆی بەشی 3 ڕۆژم بکە لەبەر ئەوە ئەمە گیرفانی خێزانەکان تەسیرێکی زۆری هەیە هەروەها بۆ یعنی بۆ وڵاتەکەش بۆ ئەو وڵاتی کە ئێمە هەمانە ئەو پارەی کە دائەنرێ دیسان کەمێتێکی زۆری بەهۆی خواردنەوە بەفیڕۆچێ ئەمە لە ڕووی ئیکۆنۆمیەوە لە ڕوویەکی ترەوە کە بۆ ئەو جەوەی کە ئێمە هەمانە یعنی بۆ گەرمی بۆ گۆڕانکاری لە مەناخە دیسان ئەو خۆراک و پاشماوەی کە هەمانە کە فڕئین تەسیرەکاتە سەر گەرمبوونی ژینگە هەروەها لە ڕووی بە پیتی عەرزەوە یعنی بایۆ ئەڤایلەبیلیتی پێ ئەڵێن دیسان ئەم بەفیڕۆدانی خواردنە زۆر جار هەیە کە ئەبێ بە زەهر ئەمە وا لە زەویەکەکە بە پیتی نەهێڵێ بە تایبەتی پاشماوەی ڕۆن و ئەوانە کە ئەکرێتە ناو ژینگە ناوینەوە لە هەمووشی زیاتر کە ژینگەیە کە لە ژینگەمان کە ئەبێ بەهۆی پیسبوونی هەروەها ئەبێ بەهۆی زۆربوونی زیاتر لە ئەو حەشەراتانەی کە ناپێویستن کە یعنی باڵانس نییە یعنی باڵانسی زەوی خۆی زەوی کاتێک زیندووە
کە بە زیندەوەرەکانیەوە بەڵام کاتێک کە خواردنێک کە بە فیڕۆدان پاشەڕۆ لە شوێنێکە هەبوو ئەو کاتە ئەو بەلانسەی زەوی شتێکە چێ هەروەها ئێمە یعنی بۆ ژینگەمان ئەوانەی کە مەسەڵەن تۆ کە گۆشتێک زیاتر سەرفەکەیت و کە دوایی فڕێ ئەدرێ ئەم گۆشتە دیسانە بێ بە زەهر لە ناو خاکەکەمانە هەروەها تۆ بە سەربڕینی ئاژەڵێک خوێن ئەڕێژی پیسایی و پاشماوەی ئاژەڵەکە دیسان ئەکەینەوە ناو ژینگە هەروەها یعنی ئەو پارەیی کە ئێمە هەمانە کەتیایە ئەو جوهدەی ئەو توانایی کە بەکارمان هێناوە لە بەخێوکردنی ئەم ئاژەڵایە و زۆر جار هەیە لە یعنی کە ئەگەر زۆر سەر ببڕێ خەڵکەکان مەجبورن زۆرتر بەرهەم بێنن کە زۆرتر بەرهەم بێن دیسان ئالی کەمە بێتەوە خواردنەکان یعنی هەمووی کەمە بێتەوە لە پارەی کەسەکان ئەڕوا بزائیدان ئەوەی کە ئێمە بزانین بنزیکەی لە یعنی دراسەیە کراوە لە 2019 کە 690 میلیۆن کەس برسین یعنی ئەگەر بێت و من ئەو خواردنە یعنی هەمومان ئەگەر ئەو خواردنە بە فیڕۆنەیەین ئەم خواردنە هەر کاتێک من خواردنێکم بە فیڕۆیە کەواتە کەسێکم برسی کرد خاکێکم پیس کرد ئاوێکم پیس کرد جەوم گەرمتر کرد لەبەرەوە ئێمە ئەبێ هەوڵ بین کەمترین پاشماوەمان هەبێ یعنی کەمترین بە فیڕۆ بین و ئەتوانین حتا لە ڕووی دینیشەوە ئێمە ئەتوانین یعنی ئەو پارەی وەکو هاوکاری وەکو ئینسا مرۆڤایەتی ئەو خواردنەی کە هەمانە لە جیاتی ئەوی من بە فیڕۆی بم ئەتوانم هاوکاری کەسێکی کەم دەرامەتی پێ بکەم. بۆ بەرهەمێنانی هەر خۆراکێک ئاوێکی زۆر بەکاردەهێنرێت بە فیڕۆدانی خۆراک دەبێتە هۆی بە فیڕۆدانی ئاو 1 کیلۆ گۆشتی سوور پێویستی بە 16,178 لیتر ئاوە 1 هەمبەرگر پێویستی بە 3,000 لیتر ئاوە 1 کیلۆگرام برنج پێویستی بە 2,500 لیتر ئاوە نیو کیلۆ مریشک یان 0.45 گۆشتی مریشک پێویستی بە 2,127 لیتر ئاوە نیو کیلۆ پەتاتە پێویستی بە 159 لیتر ئاوە پارچەیەک نان پێویستی بە 178 لیتر ئاوە 1 کوب قاوە پێویستی بە 160 لیتر ئاوە بە فیڕۆدانی خۆراک هۆکارێکی سەرەکیە بۆ زیاترکردنی گۆڕانکاریەکانی کەش و هەوا چونکە بە هەدەردانی خۆراک هۆکارە بۆ دەردانی ئەو گازانەی قەتیزبوونی گەرمایی جیهانی لێ دەکەوێتەوە بە ڕێژەی لە 108 بۆ 110 دەردانی گازەکان لە کاتی بەرهەمێنانی خۆراک و براوردکردنیان بە ڕێژەی دەرچوونی گازی 1 ئۆتۆمبیل 604 کیلۆگرام گۆشتی مانگا یەکسانە بە بڕینی 2,482 کیلۆمتر 339 کیلۆگرام گۆشتی مەڕ یەکسانە بە 1,392 کیلۆمتر 106 کیلۆگرام گۆشتی مریشک یەکسانە بە 438 کیلۆمتر 75 کیلۆگرام پەنیر یەکسانە بە 310 کیلۆمتر 43 کیلۆگرام هێلکە یەکسانە بە 179 کیلۆمتر 33 کیلۆگرام قاوە یەکسانە بە 137 کیلۆمتر 2 کیلۆگرام سێو یەکسانە بە 11 کیلۆمتر ئێمە وەکو کۆمەڵەکەمان ساڵانە چەندین خولمان هەیە خولەکانیان بۆ بکەین بۆ خاوەنی چێشتخانەکان کارمەندەکانیان بەشدارە بن ئەم خولە بەبێ بەرامبەرە 2 ڕۆژ یان 3 ڕۆژ لای ئێمە بەشدارە بن فێریانەکەین چۆن خواردن پێشکەشکەن چۆن خواردن خەسار نەبێ هەتا بازارکردن بازاردۆزینەوە بۆ خواردن کە جناب دەسێت چێشتخانەیە دانیشی هەنێ خواردن هەیە نایزانی کارمەندەکان توانێت پێ دڵە فڵانە خواردنمانەیە خواردنەکانمان ئاوایە ئەمڕۆ خواردنێکی تازەمە خولی فێربوون ئێمە وەکو کۆمەڵە ساڵانە چەندین دەورەمان هەیە چەندین خولمان هەیە بۆ فێربوونی کارمەندەکان هەم پێشکەشنی خواردن هەم چۆنێتی تەقدیمکردنی خواردن لە چێشتخانەکان لە کافتریەکان بێگومان حتمما دەوری زۆر باشی هەیە کاریگەری زۆر باشی هەیە چونکە ئەو کارمەندەی کە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ یا چەند ڕۆژێک لە دەوریا بێ لە خولەکە بێ کە ئەچێتە دەرەوە حتمما لە 100 ئەگەر هەمووشی تەطبیق نەکا لە 150 یا 60 ئەوەی کە فێر بە تەطبیقەکە زۆر باشە و کاریگەری زۆر باشی هەبوو. چارەسەریەکان بۆ بکەم بۆ ئەوەی ئێمە ڕێژەی بە فیڕۆدانی خواردن کەمکەینەوە چەند لایەنێک ئەبێ بگرینە بەر
یەکەم لایەنی هاوڵاتی یعنی کەسەکان لە ماڵەوە کوتم لە بازاڕەوە کە دەست پێ ئەکا کە ئەکڕێ ڕێژەیەکی کەم بکڕێ لەبەرەوە ئێمە ئەگەر لەوێوە دەست پێ بکەین کەمترین خواردن بکڕین بۆ ئەوەی کەمترین بە فیڕۆبین کەی ئەوەمان تەواو بوو ئەنج ئەتوانین یەکێکی هیتر بکڕین ئەمە لەلایەک لە کاتێکا لە کاتی چێژ لێنانە کە چێژ لێ ئەندرێ ئەبێ وەکوتم حتا پرس بکرێ کاتێکا کە میوانمانێت من بۆیە زۆر تەکی دەکەمەوە لەسەر میوان لەبەرو ئێمە زۆربەی بە فیڕۆیانی خواردنەکانمان لەو کاتانەیە کە میوانمان هەیە و لەخوا بەزیابێ ئەمەش یعنی تا ئێستا هەر یعنی هەموو کەسێک هەموو ماڵەکان میوان هەر هەیە لەبەر ئەوە لەو کاتەیە ئەتوانرێت پرس بکرێ کەواتە وەکوتمان یعنی لە کاتی کڕینە دوایی لە کاتی چێژ لێنان و ئەوانەیە ئەبێ پرس بکرێت لە کاتێکا کە یەکێک مەسەڵەن بۆنەوە ئاهەنگێکی هەیە لەو کاتەشە ئەبێ ژمارەکان بزانرێت چەندێکە بۆ ئەوەی بەو قیاسە بکرێت ئەگەر ئێمە وەکو ئەوە لە ١٧ ئەگەر بیگۆڕین بۆ ١٠٥ باشە یعنی ئێمە ناتوانین لە هیچ شوێنێکە لە هیچ وڵاتێکە پاشەڕۆ نەهێڵین بەڵام ئەتوانین ڕێژەکەی بە تەواوی کەم بکەینەوە و لە کاتێکە ئەگەر مایەوە ئێمە بە شێوەیەکی تەندروست وەکوتم لە ماوەی 2 سەعاتە ئەم خواردنە هەڵبگیرێ و ئەتوانرێ بۆ ژەمی داهاتوو بۆ کاتێکی کە بەکاربهێنرێتەوە. هەروەها هەر هاوڵاتی ئەتوانێت شتێکی کەش بکە ئەو پاشماوەی خۆراکیەکانی هەیە بە تایبەتی تۆکڵی میوەکان و ناوکەکان ئەتوانێت هەم کۆی بکاتەوە ناوکەکان یعنی خانمەکان باوەڕ بکەن یعنی ئەرکێکی بە هەموو خانمێک ئەرکێکی زۆری لەسرە هەر ڕۆژەی ئەگەر 2-3 دقەیەک دانێ بۆ ئەم دووبارە بەکارهێنانەوە یعنی تۆوەکان بشواتەوە هەڵی بگرێت لە لایەکی کە بەکاربهێنرێتەوە یان ئەوە تا کاتێک کە تۆ بۆ گەشت و سەیرانەکان ئەچیتە دەرێ ئەم تۆوە فڕێبیتەوە ناو خاک هەروەها لە تۆکڵەکانی ئەو یعنی پاشماوەی خۆراکەکانی تر کە چەوریان پێوە نییە ئەتوانین هەر کامێکمان لە ماڵی خۆی یان وشکی کەینەوە دوایی وشکردنەوەکەی بکرێ بەهینە حتا پاشماوەی چا ئەمانە ئەتوانرێ وشک بکرێتەوە و دوایی بکرێت هەموو ماڵک خاکەنازێکی بچووکی هەبێ لە ناو ئەگەر باخچەیەکی بچووکیشی هەبێ ئەتوانێت ئەم جارە چاڵێک بکە ئەو شتانە بکاتەوە ناوی و سەری بنێتەوە کە ئەبێتەوە بە خۆراک بۆ باخەکەی یان بۆ گوڵەکانی یان بۆ درەختەکانی پاشماوەی قاوە ئەتوانرێت قاوە وشک بکرێتەوە دیسان ئەتوانێت لە حەمامە مەسەڵەن ئەو کەسە هەم خۆی پێ بشوە یعنی وەکو سکرەبین دەموچاو یان ئەتوانرێت دیسان بکرێتەوە ناو باخەکە بۆ ئەوەی کە پیتی باخەکەمان زیاد بکە. ئێستا دێینەوە هەتا بە فیڕۆیانی خواردنەکانیش ئەگەر بوش دیسان لە لایەکی کەش ئەتوانین بدرێ بە ئاژەڵەکانی کۆڵان یعنی دابنرێ بۆ ئەوەی ئێمە ئەوەنە خۆڵ و خاشاک نەکەینە ناو یعنی چونکە ئێمە ئەگەر من تۆزێک برنجم لێ ئەمێنێتەوە ئەگەر بیکەمە سەر قاپێک و داینم چۆلەکە و ئاژەڵەکان ئەیخۆن بەڵام ئەگەر بیکەمە جێدا خەجاری وایە ئەکرێتە ناو عەلاگەوە و چەند ڕۆژێکیشدا ئەندێ ئەترشێ ئەمە هەمووی ئەبێ بە زەهر و دیسان ئەکرێتەوە ناو ژینگە. ئەمە لەسەر ئاستی هاوڵاتی لەسەر ئاستی حکومەت ئەبێ بیر بکرێتەوە لە ریسایکلین واتە دووبارە بەکارهێنان ئێستا جێگەی خۆشحاڵیە هەندێک لە گەنجەکان ئەگەڕێن حتا بە گەڕەکەکانیشە کارتۆن و نایلۆن و ئەوانە کۆکەنەوە ئەمەش دیسان یعنی زۆر پاشەڕۆکان کەمەکاتەوە ئەتوانین ئێمە ئەوانە بکەین هەم بژینگە پیس ناکەین هەم بژێویشە بۆ کەسێک بۆ خێزانێک بەنسبەت ڕێنمایەکان یعنی بۆ وەکو حکومەت یان کردی تایبەت کە چی بکەن باشە بۆ کەم بە فیڕۆیانی خۆراک بەتایبەت ئەتوانم من بڵێم وەکو میدیاکاران نابێ بێزار بن ئەبێ هەمیشە لەسەر تەلەڤیزۆنەکان هەموو تەلەڤیزۆنەکان دابنرێ بیڵێنەوە کە خەڵک هۆشیار بکەنەوە چۆن کەمترین خۆراک بە فیڕۆبن چی بکەن باشە لە ماڵەکانیانە بۆ ئەوەی خواردن بە فیڕۆ نەیەن فێر ببین ئێمە من خۆشەویست نیم ئەگەر چوومە ماڵێکەوە 3 ناو خواردن یان 4 ناو خواردنم بۆ بکرێ ئەبێ ئەم هۆشیارکردنەوەی هەموو هاوڵاتیان ئەرکی حکومەت و میدیاکارەکانە ئەمە لەلایەکی کەش کە ڕێز یعنی نظام دانێ سیاستێک دانێ کە ئەو پاشماوانەی ئەمێنێتەوە چی لێ بکرێت چۆن ئەتوانرێ بەکاربێنرێ مەسەڵەن ئەمە بە تایبەتی کردی تایبەتیش ئەتوانێت ئەوە بکات ئەو خواردنانی کە ئەمێنێتەوە بە تایبەتی لە مەطعەمەکان و چێشتخانەکانە ئەتوانن ئەوەی کە پاکە
بە شێوەیەکی ڕێکوپێک کۆ بکرێتەوە بدرێ بە ماڵە هەژارەکان ئەتوانن ماڵە هەژارەکان عینوانیان کۆ بکرێتەوە هەروەها لەمەیە حکومەت ئەتوانێت سیارەیەک دابین بکە ئێواران یان مەسەلەن شەوان ئەو کاتی کە ڕێستۆرانتەکان خواردنیان ئەمێنێتەوە تەلەفۆن بکەن بۆ ئەو ڕقەمە بڵێ بابە ئێمە خواردنی پاشماوەمان هەیە ئەتوانرێ بە هەڵ بگیرێ بە شێوەیەکی دروست بگەیەنرێتە ئەو ماڵانەی کە نەدارن هەروەها خواردنە خراپەکانیش یعنی ئەوانەی کە لە بەردەستی خەڵکایە و ناتوانرێ بەکاربهێنرێتەوە ئەتوانێت ئەمە وا لێ بکرێ دیسان کۆ بکرێتەوە بۆ ئاژەڵەکان بەکاربهێنێتەوە هەندێک لە ئاژەڵەکانمان ئەتوانن ئەم خواردنانە ئەگەر بە شێوەیەکی دروست یعنی مەسەلەن ئێستا نانێک ئەگەر بە جوانی هەڵگیرێ وشک بکرێتەوە ئەتوانی بێ بە ئاژەڵەکان بەڵام ئەگەر نانەکە کە ڕووی کرد پیس بوو سەوز بوو ئەو کاتە دروست نییە بدرێ بە ئاژەڵەکە چونکە ئەو کاتە ئاژەڵەکەشمان زیانی پێگەیان هەروەها ڕیسایکلینی یعنی کۆکردنەوە و ڕیسایکلکردنی خواردنەکان ئەمە ئەرکێکی هەرە لە پێشینەوەی ئەبێ شارەوانیەکان بێت کە بزانێت چۆن ئەم خواردانە ڕیسایکل بکرێت و کۆ بکرێتەوە و نەهێڵڕێ یعنی زیان بە ژینگە بگەیەنێ هەروەها خواردنەکان لەو شوێنی کۆکردنەوەیە هەمووی نەدرێ بەسەریەکە کە ئێستا زۆر لە وڵاتان سوودێکی باشە بینن یعنی هەندێک وڵات هەیە ئیفرۆشێتەوە پاشماوەکەی ئەفرۆشێتەوە بیانی بە وڵاتێکی یان بە تکرتی تایبەت ئەیفرۆشێتەوە بۆ ئەوەی دیسان ئەو شتانی کە ئەتوانرێت سوودی لێوەربگرێ سوودی لێوەربگیرێ و ئەوانشی کە ناتوانرێت سوودی لێوەربگیرێ بە شێوەیەکی دروست دفن بکرێ و بخرێتە ژێر خاکەوە بۆ ئەوەی زیان بە پیتی خاکەکە و وەکوتم بە زیادکردنی ئەو زیندەوەرانەی کە ناتەندروستن لەو شوێنانەیە دروست نەبێ سەرخۆش بە هیوادارم توانی بێتم سپاس دەکەم هیواداریشم هاوڵاتیانیش بە گوێمان بکەن و هیچ نەبێ ئەگەر هەر یەکەی یەک تۆست خواردن بە فیڕۆیان کەم کاتەوە بۆ وڵات زۆرەکە دیاردەی بە فیڕۆدانی خۆراک مەترسیەکی گەورەیە لەسەر ژینگە و ئاسایشی خۆراک و سامانی هاوڵاتیان یەکێک لە هۆکارەکانی ئەم دیاردەیە نەبوونی هۆشیاری تاک و خێزانەکانە لە شێوازی بەکاربردنی خواردن و خواردەمەنیدا بۆیە پێویستە ڕاگەیاندنەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و مامۆستایانی ئاینی و ناوەندەکانی پەروەردە و فێرکردن هەوڵی بڵاوکردنەوەی زیاتری هۆشیاری بدەن بۆ کەمکردنەوەی بە فیڕۆدانی خۆراک و گۆڕینی پاشماوە خۆراکیەکان بۆ پەینی ئەندامی پێویستە پەرلەمان و حکوومەتی کوردستان و عێراق وە گوڵاتانی دیکە کار بکەن بۆ لێکۆڵینەوە لە کەمکردنەوەی پاشماوە خۆراکیەکان و پێشکەشکردنیان بە دامەزراوە خێرخوازیەکان هەروەها دەرچواندنی یاسایەکی تایبەت بە پاشماوە خۆراکیەکان چونکە کەمکردنەوەی بە فیڕۆدانی خواردن دەبێتە هۆی بەکارهێنانی باشتری زەویە کشت و کاڵەکان و ئیدارەدانێکی باشتری سەرچاوە ئاویەکان لەگەڵ کاریگەری ئەرێنی لەسەر گۆڕانکاری کەش و هەوا و ڕێگاکانی ژیان.